ئەوڕۆ بە پارەی سرف بکەین ئۆکەی حەزم لێ نییە پارەی سرف بکەم حەز ناکەم پارە زۆر سرف بکەم لەبەرەوەی وەزعمان زۆر باش نییە پارەش زۆر نییە بەڵام بۆ کردنی یاری بۆ دروستکردنی ڤیدیۆ بۆ ئێوەی خۆشەویست دەبی پێویستە یاری بکڕین و یاریەکانتان بۆ تاقیکەمەوە ئەو ڕۆڵەتان بە ناو ژیانی یوتیوبەرەچی کە پێویستە پارە سرف بکە لە بۆ کڕینی یاری تاوەکو ڤیدیۆ لە بۆی خۆشەویست دروست بکە زۆربەی کات دەڵێن ڤیدیۆنینگ و ملیۆن دۆلاری کۆ دەکاتەوە پێویستە پارەی زۆر سرف بکەم وەڵی وە نییە لە مانگ ئەگەر 50,000مان پێ ببڕێ لە ڕێی یوتیوبێ لەبەرەوەی ڤیو لە کوردستان بەعام کەمەوە تایبەتی بەشی گەیمینگ ئەو ماوەی هەر وێرانە پارەمان بەدەست ناینی بۆیش سپاس بۆخوا توانیمان لە ڕێگەی یوتیوب بۆ ڕێکلامە سپۆنسەرە هەرچیەکە تۆزێ پارەکۆکەینەوە تاوەکو بە یەک دوو یاری بدەین یاریەکانش سریان زۆر گران ئێستا بەڕاستی بە 670 دلاری دەکەن 900,000 دینار ئەو ڕۆ نزیکەی بای 200,000 دیناری یاری دەکرێت نزیکەی لەبەرەوەی بای تقریبا 130 دلارش سرف دەکەین لەناو ئەکاونتەکەمان هەیە بزانین چی یاریێکی پێدێ وەچی یاریێکیش دەکڕین ناخۆشە بەس مەجبورین لەبەرەوەی وعدم پێدابوون کە زۆرترین یاری تاکەکەینەوە لە 2022 بۆ پشتگیریکردن لەو ڤیدیۆیە چکە پارە زۆر سەرف دەکەین پێویستە تکا دەکەن دوگمە لایک دابگرن تاوەکو تۆزێک داهاتەکە بکڕێتەوە پارەکەمان لە بۆ بێتەوە تکە لایک داگرن تاوەکو ڤیدیۆیەکە ڤیۆکی زۆری لە بۆ بێ لایکی لە بۆ بێ ئەگەر لایک و ڤیو زۆر لە بێ پارەکە تۆزێک لە بۆ من دەگەڕێتەوە بەڕاستی سەرفکردنی هۆم پارێ لە یوتیوبی درم دێشێ درم زۆر دێشی ئێستا باراس پێ بکەین خۆشەویستان زۆر باشە چی یاریێکی بکڕین ئێستا ئەو پرسیارە گەورەکەیە لاانە زەوتان بزان چی یاریێکی دەکڕم چکە وعدم دا بۆ دوو یاریە بکڕین لەگە هیچ دانیم بەزەبت نازانم چیان ڤێرژنی دەکڕم بە چەندی ئەوشتانە ئەو ماوەی خەریکی یاری هۆرایزن زیرۆ دۆن بووم و ئەو یاریشم کڕیە بە 40 دلار تاوەکو ئێستا دەستم لێ نەدایە ئەنچارتد ئەوەش گارەڤار ئەوە ڕزدنیڤڵ تۆنێک یاری ڕزدنیڤڵم لە ماوەی کڕی بەڵام تاوەکوی سەستم لێ نەدایە یاریم زۆر بەڕاستی کۆلێکشنەکەم دەمێ گەورەتر کەم بۆش بە ئەوڕۆ دوو یاری نوێ بکڕین ئۆکێ جارە بزانین چی یاریشی نوێ هەیە سایبەرپانک هاتیە ڤێرژنی نوێی هاتیە ئەپدەیتی نوێ کاتەوە من لەسەر Xbox Series Xەکەم یاری سایبەرپانکم هەیە بزانم بە بڕێک دۆلار کڕیمان بزانم بە سپۆنسەر وەرم کرد ئەو یاریەوە غەڵەتم لەسەر Xboxەوە بۆ لێرە نایکڕم ئەپدەیتی نوێ لە بۆ هاتیە کە لە بەرنامە سپێکژی زیاتر معلوماتتان لە بۆ باز دەکەم و داشکانێکی گەورەش کریا لەناو پلەیستیشنی کە 170 یاریەکان داشکانی لە بۆ کرایە بەس داشکانەکان دایمەنەوە یاریانە نییە کا من دەمانەوێت سنستا ئەو یاریانم ئەوم هەیە ڕزنیڤڵمان کردیە نامانەوێت ئەوم هەیە هۆرایزنی دەکڕینەوە یەک یارێکی دیکەش کە لە مێژە چاوەڕێمە پریئۆردەری بکەم ئەتە هۆرایزنەکەی پریئۆردەر دەکەین کە بڕیار ڕۆژی هەینی ساعت 12 شەشتێکی وایە بەردەست دەبیتن یاریێکی دیکەش دەمێ پریئۆردەر بکەم ئەوش یاری ئێلدن ڕینگە باشە ئێلدن ڕینگ بۆ کەسانی کە نازان ئێلدن ڕینگ چییە گەورەترین یاری ئەو ساڵ دەبی کە نرخەکەشی چەندە دوو ڤێژنی هەیە دیلەکسی هەیە و ستانداردی هەیە شکلی یاریەکەی بۆ شێوازی دەبی ئەسب لێدا خوڕی لە ناو جیهانە کەوا دەبی بۆسەکانی ئەزیاتر بۆس فایت ئەو یاریە ئەگە یاریەکانی فڕۆم سافتوێرت بینی بی دەزانیکەوە بزەبت چیرۆکی لەسەر چییە چۆن باسی ئەوشتان دەکە بەڵام ئەگە بۆ کەسانی چوشی من نەیدیتیە دەستپێکە چی دەڵێن باش دەبی و دەڵێن یاریەکە زۆر قڕز نای بەقەدەر یاریەکانی پێش سافتوێر مەسەرن ئەلبەکو دیمن سۆس و دارک سۆس و ئەوانە قڕز نای بەڵام گرافیکی زۆر جوان دیارە یعنی من یاریەکەوە ئۆپن وۆڵد بی لەلایەن فڕۆم سافتوێر دروستکرابی گرافیکی بۆ شێواز جوان بی پێکمان سەرنجات شەپسەن بۆس فایتە نازدارانە شەڕیان لەگەڵ بکەین ئەجا هەریەکەیان حرەکەی جیاوازی هەیە جوڵەی جیاوازی هەیە شتێکی نازدارە بەڕاستی ئۆکێ پێشەوەی بیکڕم بابێمەوە سەر هۆرایزنی هۆرایزن فۆربیدن وێست پریئۆردەری دەکەین ئێستا بەڵام تۆ بەس سەیری سکرینشۆتی یاریەکە بکەین گرافیکی یاریەکەی لەسەر پلەیستیشن 5 زۆر نازدار لەسەر پلەی 4 زۆر جوانە بەڵام لەسەر پلەیستیشن 5 یەکجار نازدارە و یاریە جیهانی کراوەیە نمری 89 لە سەدی پێدرا لە مێتاکریتیک ئەو کەسانی یاریەکەیان کرد دەڵێن قەشەنگترین یاریە لەسەر پلەیستیشن 5 تاوەکو ئێستا دروست کراوە بڵاو کرێتەوە ئەمری پلەیستیشن 5 زۆر نییە بەڵام یعنی کەمان معقولە لەو سکرینشۆتی یاریەکەی بڵی ناشیرنە بەش یەکەم تاوا نەکردی هێشتا خەریکم بەڵام لە بەربەری کوتاییەکانم بەڕاستی تا موسێژی وەردەگرم و هیوادارم ئەوەشیان هەر بە هەمان شێز وەروا سۆنی ڕاگەاندەڵە هەر کەسە کە ئەو یاریە بکڕی یەک لە ترۆفیەکانی یاریەکە هەیە لە سەرەتای یاریەکە وەردەگری ئەگەڵ ترۆفیە وەربگری ئەمە دارەشی لە ژیانی ڕاستەقینە دەچینین کەشتێکی باشە هەرچەندە بەگەیمیان بەستایەوە دەتان بەبێ ئەوەی خەڵک گەیمەکەش بکە ئەوەکە هەبچینن بەڵام بەستایەوە بەگەیمەکە کار پەیامەکی خراپ نییە پەیامەکی باشە دیمەنی ئەندەروۆتەری شتێدا ژێر ئاو کە یەکجار قەشەنگ و جوانە سەرەتا دەمێ هۆرایزنەکەی بکڕین بزانین چمان دەداتی لەگەڵ کڕینی یاریەکەی دوو ڤێرژنمان هەیە ستانداردمان هەیە دیجیتال دیلەکسمان هەیە کاتێک دیلەکس $10 گرانترە چ دەداتێ یاریەکە دەداتێ دیجیتال ئارت بووکەکە دەدات لەگەڵ ساوندتراکەکەی کە نامانەیە دیجیتال کۆمیک بووکەکە دەداتێت کە ئەوە شتێکی مهمە حەز دەخوێنەوەی کۆمیک بوو چییە لەگەڵ دوو ئایتمە دەداتێ کارجڵە بیهیمۆث لەگەڵ نۆڕا فەندەر کە ئەوانە لە بۆ کارکتەرێکی خۆتان زیادیکەی
و مشین سترایک پیسە دەداتێ ئەوانە شتی ناو یاریەکەینە لەگەڵ ئەکستراس ئین فۆتۆمۆز هەن لەگەڵ فۆتۆمۆدیشت بەقوتر و جوانتر و باشتر دەبێت ئۆکەی بازاری ئەو یاری بکڕین ئەوەن دەشتەی داینێ ئۆکەی پری ئۆندەر ئۆکەی پری ئۆردەرمان کردیە شتی نوێت دەداتێ با ئەمە دەست بە داوڵۆن دیاریەکەش با بکە دەست پێ دەکەین داوڵۆن PS5 version yes please دەست پێ بکە 85 گیگای یاریەکە ئەوڕێیان ڤێژنی پلەی 4مان ناوێ تەنیا ڤێژنی پلەی 5مان دەوێ داوڵۆندەکە دەستی پێکردیە دەست پێ دەکە ئێستا ئۆکەی ڤێژنی پلەی 4 و پلەی 5مان کڕین ئێلدن ڕینگ بابێن ئێلدن ڕینگەکەش بکڕین بزانین ئەو چمان دەداتێ دوو ڤێژنمان هەیە ستانداردەکە یاری ئێلدن ڕینگت دەداتێ لەگەڵ گاید و بەونەسی ئەوەی کەەوە یانیشتی زیادت داتێ بەهۆی ئەوەی کە پری ئۆردەری دەکەی دیلەکس ئەدیشن یەکشتی زیاتری تێدایە دیجیتال ئارت بوو تێدایە لەگەڵ OST و زەندەکە ساوندتراک یەک نازان بزە OST مەبەستی چییە ئۆکەی کنفەرم نو ئەومان نابرێ $70 سەرف مەکە ژیر غەڵەت مەکە $6 سەرف بکە ئۆکەی $6 چەندیشی درم ێستا دەرێ قرت قرتەچکەی کرد درم ئۆکەی حەف ڕۆژت کە یاریەکە بەردەست دەبی لە 23 دوو بەردەست دەبی ساعت 8 بەیانی حەف ڕۆژت کە یاریەکە بەردەست دەبی ڤێژنی پلەی 4ەکەش ئۆکەی ڤێژنی پلەی 4ەکە پلەی 5ەکەی خۆی ئۆتۆماتیک داوڵۆندی دەکاتن ئۆکەی دوو یاریمان کڕی بەس نازانم پارە مایە یاخودنا بزانین داشکانەکان بەڕاست هەتم شایش داشکانەکانیش بکەین بزانین داشکانی گەورە چ تێدا پێتان بڵێم چ بکڕن ئەگەر تاوەکو ئێستاەتان کڕیە ئۆکەی ئەوەکەی دەکەینە فول گەیم زانین چ یاریێک داشکانی گەوری لە بۆ کریار ناو پلەیستیشنی فیفا سعری ئاوڕیان لە فیفا لەسەر پلەیستیشن 5 سعری بوویتە $34 ئەوەم هێنە سەرەکەی نیشانە دیمن سۆڵز بوویتە $60 ڕزدنی ڤیلج بوویتە $30 سایبەرپانک بوویتە $24 ئەوانە بەکەلێک نامەی کڕن ئەوە ئەگەر نیتە هەکەتان زۆ بەتان هەتانە وی چاژ گرینگە گەر هەدبی لە کۆلێکشنەکانی خۆت دێستراندینگ بوویتە $40 دێستە خۆشەویستری دێست ئەستراندینگ دایرەکتەر کات بوویتە $40 سەر هێشتا زۆرە دەکڕم بەڵام بە هەژدانتر بی دایرەکتەکەتەکەم نییە من کات خۆی بە فیزیکی هەم بوو ئێستا نیممایە فیزیکی پێویستە بیکڕمەوە دووبارە هاتویڵم کڕی ماوەکان کە کڕیمان لە کۆلێکشنەکەی خۆم هەڵم گرتیە چیت کە دەتوانی کەپێدی بکڕ ئەگەر حەز لە یاریێکی قورسە یاریی خۆشە گرین هێڵ ئەگەر حەز لە یاری سڤایڤڵمانەوە لە ژیان و ئەوشتانەیە گرین هێڵ یاریشی ناوەزیە بەڕاستی لیتل نایتمێرست هەیە بیتە $20 ئەنتڵ دۆنت هەیە بیتە $9 چیت کە یاری بە قوتی دیکە ڤیساج یاریش ترسناکە بوویتە $24 توم ڕایدەر شاد ئەف دە توم ڕایدەر بوویتە $13 خراپ نییە سعرەکەی ئەوەش ئەگەر حەزت لە یاریێکی دیسرەوەکوی ئۆڵ هیمسە سعرەکەی باشە شێڵک هۆمس بوویتە $33 چیت کە هەیە کاڵ ئۆف دیوتی گۆست $40 توخوا چێ $40 بە گۆستی دەدا هاوڕێیان وات دا هێڵ گۆزریکۆنمان هەیە بەس ئەوە ڤێژنی چیان ڤێژنە ئۆڵتیمەیتەکەی بیتە $30 ئەو بیتە $5 ڕایز ئۆف دە توم ڕایدەر هەردوو یاری ئەساسن هەمە لێ سەرەکەی پیشان نادا ئینشاڵڵا ڤیدیۆیەکی زیاواش دروست دەکەم لەسەر تەواو یاریانی هەمە کۆلێکشنەکەم نزیکەی 300 یاریەکەم هەیە بە دیجیتاڵی کڕیتم ئینشاڵڵا نیشانتان دەدەم چیتکەمان هەیە ئەوان کە زۆر یاری گەورە و مهم نینە پاریان پێ بدەین بەس مهم ئەوەیە کە لە داشکانەکەمان هەیە ئەوە ئاد ئۆن واتە DLC واتەشتی زیادکراوی ناو یاریەکەی داشکان لە بۆ دەکرێت بۆ نسکینی یاریە پارەی ناو یاریە DLC یاریەکە مەسەن DLC سپایدەرمانی $12 هەرچەندە من هەمە ڤێژنی کۆمپلیتەکەم هەیە ئەگە ڤێژنی کۆمپلیتی هەر یاریەک تێ یاخود گۆڵدی هەر یاریەک تێ پێویست ناکە DLC زیاد دەبوو بکە چکە بەخۆی تێدایە زۆر بە یاریەکان تێدا هەمویان نابەڵام زۆر بێ ئۆکێ سیزن پاسی تێدایە بلاک فلاگ مەسەرەن ئەوە دیڵچێکی یاریەکە یان سیزن پاسەوە تا هەموو دیڵچەکانە سیزن پاسی دیڤژنیە چی تێدا کە دیڤژنیە گارێکی زۆر خۆش ئەوەش پارەی ناو یاریە و تەرتیبات ماکرۆ ترانزاکشن و ئەوشتە قۆڕقۆڕانەیە کە پێویست ناکە پارەی پێ بدەیت
ئەوەش ئەو یاریانەیە کە سەریان لە خوار 20 دلار لەسەر پلی 4 و پلی 5 ئەوە بەردەستە بەڵام یاری گەورە عادەتەن داناندرێ عادەتەن ئەو یاریانە دادانرێکەوە خەریکە بەشی 2 میلیۆن بڵاو دەکرێتەوە یاخود زۆر کۆنن بۆ نمونەها هۆرایزن چکە تازە بەشی 2 میلیۆن بڵاو دەکرێتەوە سەری هەرزانە ئینجستس 2 بیتە 2 دلار کە ئەگەر نیتت پێم واشتەی باشە 3 دلاریە زۆر باشە لاست of Us بیتە 10 دلار Resident Evil 4 هەیتم کڕیتم هەرزانیشم کڕی ئەو باتمان Return to Arkham ئەو کامە یاری باتمانە ئەو کامە یاری باتمانە ئەوە جۆکەرەکەیە نای حەزم نێ و یاری بکڕم بەشەکانی کەم هەیە بەس ئەو بەشەم نییە دەیکڕم بە هەمبی لە کۆلێکشنەکەی خۆم بە هەمبی بە 5 دلاری هەرزانە خراپ نییە ئەوکەی پارەمان هێشتا مایە 135 دلار مەسرف کردم وای 8 گیگاش یاریەکە بە هەوی ئەوە دوای ڕۆژەشکە داوڵەندی دەکەم بزانام چیت تێدایە بیکڕین ئەوە سێ یاریمان کڕێت تا ئێستا پەیدەی نامانەوێت لەبەرەوەی لە گەیم پاسی هەمە مێتر ئەگزیدسم ماوەی کڕی Resident Evil 6مان کڕی Resident Evil 5م کڕی ئەوانە حەز دەکەم ڤیدیۆیان ئەستا بکەم بۆیەش کڕیمە دووبارە ڤیدیۆیان بکەم بایۆشۆکمان هەیە نامانەوێت بیکڕین لە پڵەسی هەمانە فارکرایمان هەیە دیترۆیدم هەیە ڤێژنەی دیکەم هەیە ئەو ڤێژنە دیجیتاڵەکەی بۆ نرخی لەسەرە مێترۆ ڕیدەکسشم کڕینەوە ماوەی چیتکەمان هەیە بیۆن تو سۆڵسم هەیە بە شێوەی PS ناوچ کە من PS ناویشم بەکاردێنم هەماویشمان هەیە جاکس دێکستەر زۆر خۆشە بەس سەری زۆرە هەش دەرە یاخی 2 دلاری زۆر کۆنە 2 دلار باش بە بڕایمە باشە ئۆکەی وڵفنستاینمان ناوێتن چیتکەمان هەیە پارەم پێسەر ماکە پلیستیشن بەسە ئەو کلااود بانک وڵای زۆر حەز دەکەم ئەو یاری بکەم بەس ئەو یاری بزانام لە گەیم پاسی نازانم بەردەستە یاخودنا ئەگە پڵستی بە 10 دلاری ئەگە پڵستنی بە 11 دلاری حەزم زۆر ئەو یاریانەیە یاریشی هەمزانە ئەوەی ینی گرافیکی ڤیژوەڵی زۆر سەرنجڕاکێش و جوانە یاری داڵۆنی لەسەر لێەوە قڕز بە ئەنا مشکلیت هەیە ئەگە مشکلیت هەبوو لە خۆتانی ئەوەی ڕاگری گرافیکی یاریەکەی زۆر پێم جوانە شتەشی جوانە کلااود پانک تقریبان سایبەر پانکە بەڵام بە شێوەی ستایلەشی دیکە چیتکەمان هەیە ئەساسن کری ڕیماستەرمان هەیە یاڵای نووار یاریی زۆر سەرنجڕاکێشە ئەگەنیت پێویستە بیکڕێ ئۆکێ و یاریانەش زۆر بەناوبانگ نینە بۆ ێژە خوارێنان پێویست ناکە پارێن بدە ئیلاگە یاریەکەی دەناسی هاوڕێن ئەگە یاریەکەی دەناسی بیکراگە نایناسی سەر بەخۆ خۆ لێمەدا باشە چکە پارێ بەراش سەر بمەکەن ئەوش ئەو داشکانانەیە لە ڕێگەی پلیستیشن پڵس ئەو هەڕیان یاری فار چینج سایت بەش یەکەم کردە فار لۆن سیلم کردی ئەو یاری زۆر نازدارە بەش یەکەمی زۆر خۆش بوو ئەو جارە بەشی دوم دی بەڵام پارەی پێ نادەم لە بروی لەسەر Xbox لە گەیم پاسی بە خۆڕای بەردەست دەبێت ڕۆژ یەکەم بۆ یەش لەوێ دەیکەن تۆ یاریش یەکزابیکەی بەسە زۆر یاریشی جوانە بەش یەکەم ئەگەر تاوە کەسانەتان کردیەوە ناوی فار لۆن سیلە زۆر نازدارە بڕۆن تاقینەوە یەک کە لەو یارانی کە دەلە دەی پێدەدەم بەردەوام زۆر خۆشە چێ 40 دلاری بەو یاری دە ڕایدەرز ریپابلیک وڵی گرانە 40 دلار زۆر گرانە یر پاسپۆنیشە بەسە گرانە میدل ئێرث دەڵێن خۆشە بەزە من تاوە کەستە نەکردیە ئەوکێ هاوڕێن ئەوە هەموو دیڵەکانە ئەوە سیستەمی پلیستیشن 5 بەگشتی ئەو یارانی کۆلێکشن دەتوانێت بە خۆت کۆیانکەوە سبسکریپشن دو جۆر سبسکریپشن شتێ پلیستیشن پلس تێن لەگە پلیستیشن ناو کاتە بای 135 دلاری پارەمان سەرف کرد 135 دلار با لێک دێنێ دەکات چەند بزانین 135 فی 148,000 دینار تقریبا 199,000 مان سەرف کرد تقریبا برێن 200,000 مان سەرف کرد لە بۆ کڕینی سێ یاری یەک ئەدیکانی ئەوژم کرد بە قورآن کانی your collection ئۆکێ ئەو سێ یاریەمان کڕی هاوڕێیان Horizon Forbidden West مان کڕی Elden Ring مان کڕی و باتمان Return to Arkham کڕی بەشەکانی دیکەی باتمانم هەیە بەس ئەو بەشەم نەبوو لێ کڕیم حەزم نێبوو و ماوایانە Guardian of the Galaxy شم کڕیم Uncharted هەروەها نازم ئەنە Uncharted نەکڕێت تا ئێستا نەمکڕیە ڤێرژنە نوێیەکەم نەکڕیە ئەویش دەکڕم بەڵام گرانە زۆر گرانە کاکە دیشیتن 30 دلاری دەری پێ بدا هەرچەندە من ڤێژنەکان هەموو بە پلیستیشن پڵس وەگرتێ لێ نامداتێ دەوی لە پارێک سەڵف بکەی ئۆکێ هاوڕێیان ڤیدیۆشکەتان لەبۆ دەکەم لەسەرەوەی چەند یاریمان هەیە و چ یاریێکمان هەیە ئەو شتانە بەڵام یاری Horizon Forbidden West ئەم میوزیکەشی بەخۆی لەگەڵتی ئۆکەی میوزیکی خۆشە خراپ نییە
ساوندتراکی خۆشە ئەوڕێن شتێکی دیکەشم کڕیە لەو هەفتەی ڤیدیۆ لەسەر دەکەم شتێکی نیەم کڕیە پارێکی زۆرشمان پێدایە و هەفتەی داهاتوو ئینشاڵڵا چاوەڕوانی ڤیدیۆی بن شتێکی زۆر سەرنجڕاکێکی جوانە باشە پێتان دەرێم میوزیکەی خۆشە خراپ نییە ئەوڕێن چاوتان ئاماز دەکەم هیوادارم سووتان لە ڤیدیۆکەی وەرگرت بیتا ڤیدیۆی دیکە تکا دەکەم دوگمە لای داگرن کە تخوا بڕگە و پارەی بێتەوە بە قورئان درم دێشیان لە پارەم سەر ڤیدیۆ شۆ چاوتان ئاماز دەکەم بەڵام پارەکە پارەی ئێوەی خۆشەویستە پارەی یوتیوبە لە خزمەتی ئێوە سەرفی دەکەمەوە تا ڤیدیۆیەکی دیکە خوداتان لەگەڵ